بەهۆی بەردەوامی قەیرانی دارایی و کەمتەرخەمی و گرنگی پێنەدانی بەرپرسانەوە دووکەڵی جگەرە و نێرگەلە و بەرهەمەکانی دیکەی تووتن خەریکە هەرێمی کوردستان و عێراق دەخینکێنێت. ئابارەکانی نەخۆشی بەردەوام لە بەرزبوونەوەدان و بێئاگایی بەرپرسانی تایبەتمەندیش لە دابەزیندان. بەڕای شارەزایان بێکاری و هەژاری، بێزاری گەنجان، نەبوونی چاودێری حکومی لەسەر بازاڕەکان، بەرزی ڕێژەی قاچاقچێتی و کرانەوەی بێسنووری سنوورەکان و نەبوونیان کەمی باز لەسەر هاوردەی کاڵازیان بەخشەکان لەلایەک و لاوازی لایانی پەروەردەی لە خوێندنگە و زانکۆکان لەلایەکی دیکەوە هۆکاری سەرەکین بۆ تەشەنەکردنی خێرا و بەردەوامی نێرگەلە بە تایبەت لە نێو گەنجاندا. بە پێی سایتی ڕێکخراوی تەندروستی جیهانی دووکەڵی جگەرە و نێرگەلە زیاتر لە 400 مادەی کیمیاوی تێدایە کە دەبنە هۆی زیاتر لە 100 نەخۆشی و هەندێکیشیان هۆکاری سەرەکی شێرپەنجەن. ئەمەش وای کردووە ساڵانە ملیۆنان کەس لە تەواوی جیهاندا بەهۆی بەکارهێنان و ئالوودەبوونیان بەو بەرهەمە زیان بەخشانەوە گیان لە دەست دەدەن و لە هەر 5 کەسێک کە لە جیهاندا گیان لە دەست دەدات یەکێکیان بەهۆی کێشانی جگەرەیان نێرگەلەیان بەرهەمەکانی دیکەی تووتنەوەیە. لە هەرێمی کوردستان جیاواز لە ناوچەکانی دیکەی جیهان مەترسیداری جگەرە و نێرگەلە و بەرهەمەکانی تووتن تەنیا ئەوە نییە کە لە ڕووی تەندروستی و دەرونیەوە زیانی هەیە، بەڵکو تەنانەت ئەو بەرهەمە زیان بەخشەش بە بەسەرچوویی دەرخواردی گەنجان دەدرێت کە ئەمەش ڕادە و ئاستی مەترسیداریەکەی چەند بەرامبەر دەکاتەوە. بە گوێرەی ڕاگەندراوێکی لیژنە هاوبەشەکانی قایمقامیەتی سلێمانی ڕۆژی یەکشەممە دەست بەسەر نزیکەی 1 تۆن تووتنی ماوەی بەسەرچووی نێرگەلە داگیراوە کە ماوەی بەکارهێنانیان بەسەر چوو بەشێکیان زیاتر لە 2 ساڵە بەسەر چوون. تەنیا هەرێمی کوردستان نییە کە دووکەڵی نێرگەلە خەریکە دەیخینکێنێ، بەڵکو عێراقیش بەدەست هەمان ئازارەوە دەناڵێنێت. ڕۆژی شەممە قایمقامی نینەوە ڕایگەیاند بە گومانی تێکەڵکردنی مادەی هۆشبەر فرۆشتنی نێرگەلەی ئاسایی و ئەلکترۆنی لە شاری مووسڵ قەدەغە کراون و سەرجەم دوکانەکانی فرۆشتنی نێرگەلە و تووتنەکەی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بۆ کاتێکی نادیار داخران. ئەمە لە کاتێکدا بەپێی ئامارەکانی تەندروستی نینەوە لە ماوەی 2 ساڵدا 5,000 توشبووی شێرپەنجە لەو پارێزگایە تۆمار کراون و یەکێک لە هۆکارەکانی ئەو نەخۆشیەش بۆ نێرگەلە کێشان دەگەڕدرێتەوە. لای خۆیەوە عەباس جەبار بەڕێوەبەری تۆڕی بنەبڕکردنی جگەرە کێشان لە وەزارەتی تەندروستی عێراق ڕایگەیاندووە جگەرە و نێرگەلە کێشان لە عێراق ڕۆژانە نزیکەی ملیارێک دینار بە دووکەڵکردن دەسووتێنن. لە هەر 20 خولەکێکیشدا لە عێراق کەسێک بەهۆی کێشانی تووتنەوە گیان لەدەست دەدات. بێخەمی بەرپرسانی هەرێم و عێراق لە گەندەڵی و دابین نەکردنی خزمەتگوزاریە سەرەتاییەکان تێپەڕیوە. ئێستا هاوڵاتیانی ئەم ناوچە مێژوویە تەنانەت ژیانیان لەژێر مەترسیدایە و دیاریش نییە تاکەی ئەم مەترسیە جۆرا و جۆرانەش بەردەوام دەبن.